خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین تەوەریکی تری ئەمڕۆی پرۆگرامەکەمان باس لە لێکدانەوەی ڕەنگەکان و کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکان. ئێمە هەمیشە ڕۆژانە بەرکەوتنمان هەیە لەگەڵ ڕەنگەکانە، بەرکەوتنمان هەیە لەوەی کە لە نێو ماڵی خۆمانە، لە شوێنی کارمانە، لەو تێکەڵبوونەکانمانە، لە هەست و سۆزی کەسانی بەرامبەرمانە، لەو کەسانەی کە لێمانەوە نزیکن. ئەمە دیوێکی لایەنە کۆمەڵایەتی. ئەگەر دیوێکی تری هەبێ کە لایەنی هوەری و حەز و خویا بێ، ئەمە لەوانەیە خوێندنەوەیکی جیاوازی هەبێ. هەمیشە ئاڵێن لە نێو کارە هوەریەکانە ڕەنگەکان باڵایەکی گەورە و بەرزیان هەیە و ڕەنگەش و بۆ خۆی ئەتوانی بڵێ باگراوندێکی باش بەجێ هێڵێ. بۆی کە ئێمە بتوانین لەسەر ڕەنگەکان و کاریگەری لەسەر تاکەکان و مرۆڤەکان چییە و لە هەمان کاتیشان لێکدانەوەیەک بۆ ڕەنگەکان بین. ئەگەر هەر بە نمونەیەک بێنینەوە، زۆر جارکە کەسێکە بینین ئەگەر دوو ڕۆژ یان ڕۆژێ ڕەشی پۆشی بێ یەکسە پرسیارمان لا دروستە بێ. بۆچی ڕەنگەکان پرسیارمان لا دروستەکەن؟ کەواتە گرنگە ئێمە شارەزاییمان هەبێ لە ڕەنگەکانە و تێکەڵکردنی ڕەنگەکان و ئایا لە چاوی هونەرمەندانەوە ڕەنگەکان چۆن نەبینرێ. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ڕێبوار سەعید و مامۆستای زانکۆ بەڕێزیان لە ستۆدیۆ ئامادەیە و ئەمڕۆ هەر هاتنە ناو ستۆدیۆی زۆر دڵخۆش بووین. یەکی کتێبێکیە دەستماوەتی ڕەنگڕێژتانەکەم بە ئەوینم کە ئەمە ئەزمموی 40 ساڵێتی. دکتۆر جان زۆر بەخێر دەستخۆشیش بۆ ئەوەی کە ئەم تابلۆ شاریە و بۆێمەێنا سپاسڵی خزمەتی تۆیە بەڕێستان. با باسێکیەوە بکەین ڕنگ کاریگەری لەسەر مرۆڤ چۆن بەجێڵێت. ڕەنگە گەر بگەڕێنەوانێ بۆ زانای دەروونناسی سویسری گۆستاف یۆنگ، ئەو ئەڵێ ڕەنگەکان کاریگەری ناوی مرۆڤەکانن. ینی ڕنگ ئەتوانێت ئەوە هاوسەنجیەمان بۆ دروست کات کە ئێمە وەکو ئینسان بەرکەوتەمان هەیە لەگەڵیانە. بۆیە هەمیشە وەڵامی ناوی ئێمە دەتوانێت لە ڕێ ڕەنگەکانەوانی وەربگرینەوە. بێگومان ڕەنگە هەر لە سەرەتایی دروستبوونی مرۆڤایەتی ئەوانێ گەرێمە بگەڕێنەوانێ بۆ 70,000 ساڵ لەمەوبەر لە ئەشکەوتەکانی فەڕەنسا سێرەکەی مرۆڤی سەرەتایی ڕەنگی بەکارهێناوە، وێنەکانی کێشاوە ڕەنگی بەکارهێناوە لەو کەرەسە سەرەتایانەی کە لە ئێسکی ئاژەڵەکان یاخود لە سروش تێناوێتی و وێنەی خەیاڵەکانی خۆی، هەمومەکانی خۆی، خەونەکانی خۆی، ترسەکانی خۆی، ئیمانەکانی خۆی لەسەر ئەشکەوتەکان دروست کردووە. ئەم ڕەنگە بەشێک بۆ لەو ڕیتواڵە ڕۆحیەی ئینسان کە هەمیشە ویستێتی لە ڕێگەی ڕەنگەکانەوانێ وەڵامەکان وەرگێ. ئیتر هەنێک کات ڕەنگەکانی وەرگرتووە بۆ بەکارهێنان، هەنێک کات هەر سروشت خۆی بۆتە خوڵقێنەری ئەوەی کە ئینسان لە ڕووی دەرونیەوانێ کاتێک کە تۆ سێرەکەی سروشتێکی جوانت هەیە، کاریگەری دەرونیت هەیە، خۆشحاڵی. نەک ئێمە حتا باڵندەکان، حتا ئاژەڵەکان کاریگەری ڕەنگەکان لە سەریان زۆر زۆر زیاترە. چونکە هەر بوونی ئینسان، بوونی هەر مەخلوقاتێک کاریگەری ڕنگ لەسەری بە شێوەیەکی پۆزەتیڤ یا نێگەتیڤ کاریگەری خۆی هەیە. باشە دکتۆر، ئەم لێکدانەوەی ڕەنگانە ڕەنگە لە هەموو وڵاتێک کاوەکو یەک نەبێ. بۆ نوێستا لای خۆمان ئەگەر کەسێک خەمبار بێت لێ ڕەش پۆشە لە وڵاتێکتر ڕەنگە بە شێوازێکی تر بە خود ڕەنگێکی تر بەکار بهێنرێت. چەندە گرنگە ئێمە خوێندنەوەمان هەبێ بۆ ڕەنگەکان، بزانین کەسێکە هەر جۆرە ڕەنگێکی پۆشی و بزانین کە دەرونی ئەو کەسە چۆنە بە شێوازێکە. زۆر ڕاست. ڕەنگ ئەتوانین دابەشی کەین بۆ سێ تەوەریە چوار تەوەریە. یەک لە ڕووی کولتوریەوە، لە ڕووی کولتوریەوە کولتور خۆی بۆ خۆی هەیمەنەیەکی هەیە زاڵبوونی بەسەر ئەو ڕەنگانە کە گزارشتی تایبەتی خۆی هەیە. بەشێکی دین دیسان هەیمەنەی خۆی هەیە، کاریگەری خۆی هەیە بۆ سەر زاڵبوونی ڕەنگ. سیاست دیسان ئێمە بیرمان نەچێت، سیاست دیسان هەیمەنەی خۆی هەیە بۆ زاڵبوون بەسەر ڕەنگەکانە، بۆ تێڕوانینی ئێمە. چوارەم ئینسان خودی خۆی، ئەزمموی خۆی. هەنێک کاتجاروە ڕەنگمە حەز لێ، بەڵام لەبەروێ ئەزممویەکی ناخۆش یا یادەوەریەکی ناخۆشمان لەگەڵ ئەو ڕەنگە هەیە سێرەکە ئەیتۆرێنین. هەنێک کات هەنێ ڕەنگ هەیە خۆشەویست و ئەزیزە لامان، لەبەروێ یادەوەری پۆزتیڤمان هەیە لەگەڵیان. بۆیە ڕەنگەکان هەنێک کات ئەم لایەنانە کاریگەری خۆی هەیە، بەڵام دیدی ئەمڕۆی بڵێن ڕەنگ کاتێکا چێتە ناو جلوبەرگەوە، چێتە ناو فاشنەوانێ،
زیاتر بەپێی ئەو سەرچاوانەی کە باسەکەن سڵی هەشتا ئەوانەی کە جلوبەرێک دروستەکەن بڵێن پرۆفیشناڵەکان کارگایە بڵێن ستایڵە جیاوازەکان ئەڵێ سڵی هەشتایی ڕەنگەکانە مشتریەکان ڕاکێشێ کەواتە سڵی هەشتایی ئەمڕۆی مرۆڤایەتی لە ڕێگەی ڕەنگەکانەوە بێ ئەوەی ئەو پشتخانانە کاریگەری ئەساسی هەبێ لەسەری طبعا لەسەر هەنێ مرۆڤ هەر هەیەی بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگەکان ئەو توانایان هەیە کە ئەتوانرێت کەسەکان ڕاکێشێ بۆ ئێمە هەروەها لە ڕێی کللتورەکانەوە مەسە لەو ڕنگانەی کە لە ئەوروپا ستانداردا کە مەسە لە وڵاتێکی و بەریتانیا شین بۆ کوڕە و پەمەیی بۆ کەس لە هەنێ وڵاتەمە تێکەشکەیە لە مەسە دوونە ڕۆین سپی لە هندستان ئێمە کاتێک سێری فلیمە هندیەکانمانە کرد کە لە تعزیاجلی سپیان لە بەرابوو پێمان سیر بوو چونکە ڕەنگی سپی هی تعزیێنی ڕەنگی ڕەش چونکە ئێمە کللتوری ئێمە وابەستە بووە بەو ڕەنگە ڕەشەوانێ لە کاتێکا کورد گەر ئەڕۆینەوانێ بۆ مێژووی کۆنی کورد ڕەشپۆش نەبووە کورد لە تعزیێبارەکانە کە جلی ڕەنگا و ڕەنگی پۆشیوە یا بڵێن ڕیتواڵێک هەبووە جلوبەرگی کەسە مردووەکە لە ئەسپێک یا ماینێک دایان ناوە و بە شێوەی بازنە جێڕاویانە یعنی گەل لە دوورەوە تەماشا بکەی ڕەنگێک نەبووە بە مانای ڕەنگی ڕەشپۆشی حتا ئێمە لە کوردەواریە شین بەکارێنی نەک ڕەش ئەڵێ سەر و شینکەی بەسەرکە ژنان بە کچەکانیان یا بەینێکەڵێن شین ڕەنگێکی خەمناک بووە یاخود زۆر کات بەکار هاتەوە بۆ ئافرەتانەی کەچنە ساڵەوە ئەمە چیە گۆڕێوەکو وتم کللتور ئەمە کاریگەری هەیە دیدی دیزاین کە لەم ڕۆیە کاریگەریکی گەورەی هەیە لەسەر هەموو تاکێک لە ناو کۆمەلگایە بەشێکی ئەوەی ڕوئیای ئێمە ڕنگ من خۆم بۆ خۆم ڕنگ وا تەماشاکەم ڕنگ لەسەر و هەموو ئەو پێوەرە دینی و سیاسی و کۆمەڵایەتیەوە ڕنگ ئەسڵە خوداوەند کە ڕەنگی دروست کردووە ڕنگ ئازادیەکی ڕەهایی هەیە بۆیە ئێمە ئەگەر بگەڕێنەوانێ بۆ ئەسڵ دەکرێت ڕەنگەکان ئێمە ئەو ناسنامەیە لێ بسێنینەوە ناسنامەی سروشتی پێبینەوانێ کە سروشت خۆی بۆ خۆی دایکی هەموو ڕەنگەکانە و ئەتوانین لەوێمە بە ئازادانە کاری تیا زۆر باشە دکتۆر باسی کەڵچەرێک کرد یعنی بۆ نمونە بەبێ نەتەوەکان ڕەنگەکانی شەکۆڕێ هندستانە بینین کە باسیەکەین یەکسەر هەموو ڕەنگە جۆرا جۆرەکانێتە بەرچاومان کەلتوری ئێمە تا چەند ئێمە لەگەر ڕەنگەکانە تێکەڵین یان بۆ نمونە کاڵین ڕەنگە گەرمەکانمانەیە ڕەنگە ساردەکانمان هەیە ئایا ئەو بارودۆخەی ژینگەی ژیانی ئێمەتیاین لەگەر ڕەنگە گەرمەکان زیاتر تێکەڵین یاخود لەگەڵ ڕەنگە ساردەکان و لایەنی دەرونیمان ئارام پرسیارێکی زۆر جوانە ڕەنگە خانمێک لە سنە کتێبێکی لەسەر ئینسکلۆپیدیای ڕەنگی کوردی دروست کردووە نزیکی نۆبەرگە نزیکی 72,000 وشەی تایە کە وابەستەیە بە ڕەنگەوانێ و پەیوەندی بە ڕەنگ من پێم وایە ئەم کۆکردنەوەی ئەم خانم سەحەر یەکێکە لەو هەوڵە جدیانەی کە ڕەنگە لە کللتورەکانی کە ئەمە دەگمەن بێ بۆیە ئێمە کللتورێکی پڕڕەنگین گەر بچیتە ناو فەرشی کوردی ئەو هەموو ڕەنگەی لە ناو فەرشی کوردیە ئەو هەموو ڕەنگەی لە ناو ماڵی لادەیە چونکە شار ئەسڵ نییە لادێ ئەسڵە ئێمە کە ئەگەڕێنەوە بە کللتورە گەڕێنەوانێ بۆ ژیانی لادێ و ناو فەزای ژیانی لادێ و جلوبەرجی خانمانی لادێ بەتایبەت ئێمە فەرش کە جۆرێ لە ناسنامەی کللتوری ئێمەیە لێوانێ ئەتوانین ڕەنگەکان ببینین ئێمە میلەتێکی پڕڕەنگین مامەسەر ڕێبارسیوێلی کتێبێکی هەیە لەسەر کتێبی گۆران باسیەوە کە فقط لەو کتێبی گۆرانە 140 جار ڕەنگی بەکارێناوە نالی بە هەمان شێوە گەر بڕینە ناو ئەدەبیاتی کوردی پڕە لە ڕەنگ هەر ژیانی ئێمە ژیانی کوردەواری میلەتێکی ئێمە ڕنگ دۆستین بەشێکی ڕەنگە ڕەبت بێت بەوەوانێ لە ڕووی سایکۆلۆژی ئینسانی کوردەوانێ لەبەرەوەی کە لە منتیقەیەکی ساردا ژیاوە سروشتێکی جوانی هەبووە ئەمانە هەمی ڕەنگی یاوەتەوانێت لە کارکتەر و لە دید و لە
ناو ماڵ و لە ناو حتا گۆرانەکانیانە. باشە دکتۆر چی وای لێ کردووە هەندێ ڕنگ ئەبێت تایبەت بێت بە کچان و خانمان هەندێ ڕەنگیش تایبەت بێت بە پیاوان بۆ نمونە یاخود بە کوڕ هەر ئێستا لە تەمەنێکی مناڵی و تۆ مناڵ بۆ شێوازە فێرەکەی ئیتر کچ ئەبێ ڕەنگی پەمەیی بێ و کوڕ ڕەنگی شینی بۆ بەکارێنێت ئەمە چی وا لەم بابەتە کات کە ئەم ڕەنگانە جیا بکرێتەوە بۆ کوڕ و کچ ڕەنگە هەنێک کات مەرج نییە مەسەلە ئێستا گەریەمە بڕۆینە سەر ڕەنگی هەنێ بڵێن وڵاتە ئەفریقیەکان جلی پیاوانی ژۆک و ژنان پڕەنگە یعنی بەشێکە و کللتورە حکمی ئەوە ئەکات بەشێکیش لەوەی کە ڕەنگە هەر ئافرەت بە تەبیعەتی حاڵ ئەو جۆرە حەز و ئارەزوو و جوانیی کە توانای قوبولکردنی هەیە لە ناو جلی پیاوانە بەو شێوەیە کەمتر بێ مەسەلە مەگەرسێتکەین لە ناو جلی پیاوانە جلە کۆنەکان ێسەش تەبان هەر هەیە مەسە پشتێن کە بەستنەوەی هەردوو بەشی سەر و خوارەوەیە مەسە سێرەکەی پڕەنگە پڕگوڵە بۆیە هەمیشە پیاویشوە نەبێ حەزی لێ نەکرد بێ بەڵام ئیتر هەنێک کات لە ناو کللتورە بۆ شێوەیە هاتووە جلی پیا و سادەتر ڕەنگەکان هەڵەبژێرێ هەڵبەت ئێستا تقریبان بڵێنەوە نەماوە تۆ ئێستا گەر بڕۆیتە گەنجەکان تەماشاکەی گەنجەکان جلەکانیان پڕەنگە گەر بچیتە سوپەرمارکێتەکانەوە سێرەکەی ڕنگ بە شێوەیەکی گشتی بۆ کچوو بۆ کوڕ وجودی هەیە بەس بە عام ڕاستە ئەو ڕەنگە لە چیە ڕەنگە ببوورە هی کچان ڕەنگی ئافرەتان بڵێن ڕەنگە گەرمەکان زیاتر زاڵە هی پیاوان ڕەنگە ساردەکان کە گاتە شین و بڵێن تۆناتی سەوز و ڕەنگە ساردەکان بۆیە هەمیشە کاتێکە خانمێک جلێکی سوور لە بەرەکە کراسێکی سوور لە بەرەکە زیاتر بەرچاوە زیاتر دیارە زیاتر سنجڕاکێشترە لەوەی کە تۆ جلێکی شین لە بەرکەی باشە دکتۆر بەس لە هەندێک وڵاتە ڕەنگە لە لای خۆمان ئەو کەسانی کاچنە تەمەنەوە پێیان شەرم بێ پێیان عیب بێ کە ڕەنگە زەقەکان بەکاربێنن ڕەنگە کراوەکان بەکاربێنن ئیتر هەموو کات ڕەنگە تۆخەکانی تر قاوەی و ڕەساسی و نیلی و ڕەش و ئەم بابەتانە بەکارێنن بەڵام لە وڵاتانی دەرەوە بە پێچەوانەوەیە دوکتۆرە بینی گەنج زۆرتر ئەو ڕەنگانە بەکارێنە بەڵام کەسە بە تەمەنەکان ڕەنگە کراوەکان ئەو ڕەنگانی کە ئیتر زۆر زەقە و زۆر دیارە ئەوان ئەوە بەکارێنن ئەمەیان بۆ ڕاستە لەبەرەوەی کە ئێمە جۆرێ لە هەیمەنەی کۆمەڵایەتی ئەو زاڵبوونەی کللتور زاڵە ئافرەتێک کە تەمەنی بگاتە 6 ساڵ جلێکی سوور لە بەرکە نەوعێ لە نەوعەکان تەماشا ئەکرێت کە ئەمە جلی ئەو نییە لە کاتێکا من پێم وایە ئەم میدیای بەڕێستان ئەتوانێت کاریگەری لەسەر گۆڕانکاری سایکۆلۆژی ئەو کۆمەلگایە هەبێ بۆ ئەوە بۆ نمونە ئێمە گەر لە هەشتاکانە تەماشای ماڵەکان بکەین بە شێوەی گشتی گەر ڕست فۆتۆی ئەو کاتانەی هینکەین ڕەنگەکان هەمووی ڕەنگی ئۆکەر یا ڕەنگی تاریک ئێستا کاتێگەر ڕسمی حتا شارۆچکە بچووکەکان بگرین سێرەکەین کۆمەڵی ڕەنگی تایە کە پێ سێرە ئەمەهی ئەم شارۆچکەیە بێ ناو ماڵەکان مەسەل قەنەفەکان سێرەکەی مەسەل ئەو ڕنگانی کە هەیە لە هەشتاکان و نەوەتەکانە نەبوو خەڵک پێی عیب بوو پێی شەرم بوو بەڵام ئێستا جۆرێک لە بڵێن تەڵەب جۆرێ لە شکانی ئەو سنوورە هاتووە کە خەڵک ئەتوانێت ئەو سنوورە ببڕێ من پێم وایە میدیا کاریگەریشی گەورەی هەیە لەسەر شکانی ئەو سنوورە چونکە ڕنگ سەرنجام بەشێک یارمەتی دەرمانە کە بتوانێت بڵێن دیوی دەرونی ئێمە بەرز بکاتەوانێ دیوی پۆزەتیف یارمەتیمان بە بۆ بینینی ژیان بە جوانتر بتوانێت هاوکاریمان بکا بۆ ئەوەی کە ئێمە پەیوەندی ببەستین لەگەڵ ئەوانی کە لە ڕێگەی جلەکانمانەوانێ لە ڕێگەی ئەو ڕنگانەوانێک کە هێنینە ناو ژیانمان باشە دکتۆر ڕەنگەکان دەتوانن خودی کەسەکان یاخو کارکتەرەکان بۆ کۆمەلگا خوێندنەوەیکی گیان بۆ بکرێت بەدڵنیایی ئەوانێ مەسە تۆی ئێستا کەسێک کە ڕەنگێکی ڕەشی لەبەرایە ڕەنگە ڕەشەکان بە عام ڕەنگە تاریکەکانە ڕەنگی جۆرێ لە خۆشاردنەوە جۆرێ لەوەی کە ئەتوانێت کارکتەری کەسایەتی کەسەکان لە ڕووی سایکۆلۆژی ئەتوانی لە ڕێ ڕەنگەکانەوانێ پێناسە بکەی بەڵام وەکوتم هەنێک جاری وا هەیە مەسەل نابینی لایەنگیری حیزبێک کە ڕەنگەکەی فلان ڕەنگە ڕەنگی ئەو حیزبە نارەکەی لەبەرکە
مەسەل ئەمە لە هینی پۆلەتیکە حتا هینەکەی زۆر سنجڕاکێشە ئەڵێ ئەوانەی کە لە ڕستۆرانەکانە ئیشەکەن خزمەتەکەن کە جلی سووریان لەبەرایە بەخشی زیاتر وەرەگرن لەوانەی کە جلی شینیان لەبەرایە ئەڵێ ئەگەر تۆ لە ئۆفیسێکە ئیش بکەی ئەگەر سترێسێکی زۆری شێ هەبێ مەشغوڵیش زۆر هیلاک بی بە وەڵامانەوەی مشتریەکانێ بەڵام ئەگەر ژوورەکە شین بێ شینێکی کاڵ بێ تۆ سترێسی کەمترە زیاتر تەحملەکەی تاکو لە ژوورێکی کەیابی کە ڕەنگەکەی ڕەنگێکی کە بێ کەواتە ئێمە لە ڕێی ڕەنگەکانەوانێ مەسە دیعایەی مەکدۆناڵز دیعایەی فاست فودەکان دایمە ڕەنگی سوور و پرتەقاڵیە بۆیە کە سەیرەکەی تۆ برسی ئەبێ یعنی مەسەلەی سایکۆلۆژیە هەست بەوە ئەەکەی برسی ئەبێ بۆیە ئەوانەی دایەتەکەن قەت قاپی سووردانانیان چونکە قاپی سوور هینت ئیشتیهات زیاکە بۆیە هەمیشە لە ڕووی ڕەنگەکانەوانێت تۆ ئەتوانی کەسێک کابینی جلەکەی پڕەنگە یا کراسێکی لە بەرایە ڕەنگە پەمەیەکە لە خۆتەوە هەستەکەی کەو کەسە دڵی خۆشە ئەگە دڵیشی خۆش نەبێت بۆیە ئەڵێ زۆر کات هاوکارمانن ئەو ڕۆژەی کە هەڵەستین لە خەو بێتاقەتین ڕەنگێکی پۆزەتیڤ ڕەنگێکی گەرم لەبەرکەین بۆ ئەوەی چووکە ڕنگ توانای ڕفلکشنی هەیە توانای کاریگەری هەیە لەسەر پێستمان خوێنمان دەجوڵێنێ بۆیە ئەو ڕنگانە لە ڕووی دەرونی ئەوانێ کاریگەری پۆزەتیڤیان هەیە بۆیە کەسەکانیش کە ئەبینێن هەریەکە و ئەی دکتۆر هارمۆنی ڕەنگەکان تا چەند کاریگەری لەسەر تاکانێن بۆ نمونانی زۆر جارێمە لە شار دوورەکەین و ئەچینە دوورە دەستی دێیەکان کابینی کۆمەڵی ڕەنگی جیازەبینی خۆت ئارامە بیتەوە هەمووی تێکەڵ بەیەک بۆ خۆ سروشتیشە ڕەنگەکان بەڵام ئارامیەک بە تۆ بەخشێ ئەو هارمۆنیە تا چەند کاریگەری هەیە لەسەر تا بێگومان ڕنگ دوو بڵێن ئەتوانێت بە دوو تەوەرە بڕە یا هارمۆنی یا کۆنتراست مەسە کاتێک گوڵاڵە سوورەیە کە بینین لە ناو مەسەی سەو گوڵا سوورە ئەبینم لە ناو سەوزا ئەمە کۆنتراستە لە بینی ڕەنگێکی زۆر گەرم لەگەڵ ڕەنگێکی زۆر سارد بۆیە ئەم کۆنتراستە یەکسەر گوڵە سوورێک لە ناو ئەو هەموو سەوزیە چاوت ئەیبینێت چونکە لەگەڵ ئەوانێ گەرمیەکی تایە بە پێچەوانە شەوانێ بە هەمان شێوەگەر گەڵایەکی سەوز لە ناو کۆمەڵێ گوڵی سوورە ببینی هەر سەرنجڕاکێشە هەنێک کات هارمۆنیەکە مەسە کاتێک کارڕۆی هەمی سەوزە بالفعل جۆرێ لە ئارامی چونکە عادەتەن هارمۆنی چییە؟ هارمۆنیەر ناوەکەی بەخۆیەتی ئەو ئارامەیە کە بە پێی تۆنەکان دەڕوات و یەتە خوارەوانێ چکەمە بیرمان نەچێ کاتێ ڕەنگەکان تۆ لەو سێ ڕەنگە ڕئیسیە دروستە بێ بێکۆتا ڕەنگی تۆنی ئەوە هەیە بێکۆتا یعنی حتا زانکان ینی تێماون لەوەی کە چەند نەوع ڕەنگ هەیە هەمویان هینن لەسەرەوەی ئەڵێ ناکۆتا چونکە هەر ڕەنگێک کە کاڵی ئەەکەیتەوە مەسەر سوورێک کاڵی ئەەکەیتەوە یا ڕەشێکەکەی بە ڕەساسی ئەڵێ تا ناکۆتا ڕنگ هەیە بۆیە ئەم ناکۆتایە جۆرێ لە هارمۆنیە توانێت دروستکە لە ناو هەر ڕەنگێکە کە ئێمە بمانەوێ کە زۆر کات لە ناو سروشتە ئێمە ئەو کۆنتراسەیە و هارمۆنیە توانین ببینین باشە دکتۆر بێگمان هەموو ڕەنگێک مانە و لێکدانەوەی تایبەتی خۆی هەیە گرنگە بەڕای تۆ ئێمە لەمانە و لێکدانەوەی ڕەنگەکان بزانین بۆ ئەوەی کە بزانین کەسی بەرامبەرمان کە تۆ مامەڵە لەگەڵ کەسی بەرامبەراکەی مۆد و دەرونی ئەو کەسە ئەو ڕۆژە چۆن و بە چ شێوازێکە بێگومان هەر ڕۆشنبیریە کە لە ئاستی ڕەنگا کە ئێمە دەیخوێنینەوانێ یا هەستی پێەکەین یا ئەیزانین هۆشداریمانەیاتێ یەک بەرامبەر خۆمان کە چ ڕەنگێک ئێمە بپۆشین و بۆ چۆش بیپۆشین مەسەل هەنێ ڕەنگ هەیە هی ئەوە نییە کە تۆ چی بۆ چاوپێکەوتنی کارێک وەری بگری لە بەریکەی چونکە یەکسەر بەرامبەرەکە ئیعازێکی کە وەرەگرێ لە تۆ بەڵام هەنێک کات مەسە تۆ سەرپەرشتی کۆبوونەوەیەکەکەی تۆ سەرۆکی کۆبوونەوەکەی لەوێ پێویستە ڕەنگێک لەبەرکەی کە هەیمەنەی تۆ بوونی تۆ لەوێ وەکو سەرکردەیەک هین بکات زاڵکە بێ ئەوەی تۆ هیچ بڵێ ڕەنگە ئەگەر پیاو بێ بۆین باخێکی سوور ئەگەر خانم بێ ڕەنگێکی گەرم لەوێ بێ ئەوەی تۆ هیچ بڵێ لە ڕووی دەرونیەوانێ ئەوان ئەزانن کە تۆ بێ ئەوەی هیچ بڵێ زاڵیت باشە دکتۆر تۆ لەگەڵ بەکارهێنانی ڕەنگەکانە نێوانە چۆنە من یەک وەکەوەی باسیەوەم کرد هەموو ڕەنگەکان بە ماڵی خۆمەزانم یعنی هیچ ڕەنگیە نییە بڵێم ڕەنگی
ئەساسی من بێ من لە ماڵۆکە پالێتەکە دائنێم هەموو ڕەنگەکان وەکو کۆمبەڵێ مناڵکە ئەم نەتۆرێ ئەو نەتۆرێ بەکاریانێنم بەس ئەمێنێتەوە سەرەوەی مەسەلە و کارە هوەری کە ئەیکەی هەنێک کات ڕەنگە مەسەل لە سەردەمی کۆرۆنامە پرۆژێکمەوە بە ناوی پۆرترێتی شین ئەو ڕوخسارانەی کە سەردەمی کۆرۆنا ئازار بەخش بوو تۆ ئەتەوێ ئەو ڕەنگە بخەیتە ناو کارکتەرەکانەوانێ کە ڕەنگی شینە. بەڵام ڕنگ بۆ من هینێک نییە کە بڵێم وڵایی ئەم ڕەنگە ڕەنگی ئەساسی منە ڕەنگە بۆ پرۆژەیەک مەسەل ڕەنگێک زاڵ بێ بەڵام ڕەنگەکان بەڕاستی هەمووی بەو ماڵازانم کاتوانێت من ئەم کتێبم لەبەر دەستا ئێستا گەڕام لاپەڕە بە لاپەڕی بزانم چ ڕەنگێکە زۆر بەکارهێناوە بەڕاستی وەکو خۆت باسی لێوە کرد هەموو ڕەنگەکانە بەبێ جیاوازی بەکارهێناوەتەوە کاتە ڕێیەکی مفازڵ نییە لای تۆ کە زۆر هەموو ڕەنگەکان جوانی خۆی هەیە گەر ئێمە بزانین لە شوێنی خۆیان بەکاری بێنین ڕنگ نییە ناشرین بێ هیچ ڕەنگە بەس چۆنی گونجێنی چ ڕەنگە لەگەڵ چ ڕەنگەکە گونجێنی تەنها گونجاندنە ئەجینا ڕەنگێ نییە کە پێبوو ترێ ڕەنگی ناشرین باشە لەناو کۆمەڵگای ئێمەیە باسمان کرد کە ئێمە حەزمان لە ڕەنگەکانە بەڵام دیوێکی ترەیە هونەرمەندانن ئەوان لە چاوی ئەوان و ڕەنگەکان خوێندنەوەیکی تری بۆ کرێ ئەوەی بەڕێزت ئەزمونت هەبووە ئەو چەند ساڵێک کە لێرە بوویت لە دەرەوەی وڵات بووی ئەوەی کە لێ بینی و تا شێوازی کارکردنێکی جیاوازە و لەگەڵ لێرە خوێندنەوەی چاوی هونەرمەندانی ئێمە بۆ ڕەنگەکان چۆنە لە تابلۆکانە چۆنەی بینیت پرسیارێکی جوانە زۆر کات من لە دەرەوە کە پێشانگامە کردەوە بەتایبەت شەرقیەکان یا هەنێ لە عەرەبەکانە هاتن جارێکیان هونەرمەندێکی عێراقی فەیسڵ لەعیبی هونەرمەندێکی ناسرا و نووسەرێکی باشیشە مەقالەیەکی لەسەری شتەکانی من نووسی من پرۆژەکەم لەسەر هەڵەبجە بوو 5,000 پۆرترێت بۆ 5,000 شەیدی هەڵەبجە ئەو باسی ئەمەی کردبوو ئەڵێ کە یەیتان پێشانگایە ئەچیت هەوا هەستەکە چیتە بازاڕەکانی سلێمانی ڕاستە باسی ئازارەکە بەڵام ئازارەکان هەمی پڕەنگن ئەیوت هەر کەسێکەیەتە ژوورەوە ئەگەر شارەزای هونەری کوردی بێ ئەزانێم هونەرمەندە خەڵکی کوردستانە خەڵکی کولتورێکە کە پڕەنگە ئێمە میلەتێکی ئەنی کارە هونەرەکان بێ ئەوەی تۆ بتەوێ پڕەنگیکەی ڕەنگی زاڵە بەسەر کاری هونەرمەندە کوردەکانە بە شێوەیەکی گشتی هونەرمەندی شەیە مەسە تایبەتمەندە کار لەسەر هەنێ تۆن هەنێ ڕەنگی تایبەتەکە بەس ڕەنگان کاریگەری لەسەر هونەرمەندان هەبووە وەکو وتم هەنێ کاتیش مەسە تۆ پرۆژەکانت دەستنیشانی ئەوە کە چ ڕەنگێک ئەتەوێ زاڵ بێ بەسە من هەنێ پرۆژەم هەیە هەر ڕەش و سپیە چونکە بۆ مهم بووە ئەو دوو دیوە کۆنتراست زاڵ بێ لە ناوەوە چونکە پەیامەکە لەوێ مەسەل لەم ئەم ساڵ دوو پرۆژەمکەرێکیان بۆ هەڵەبجەیەکیان بۆ ئەنفال ڕەش و سپی بوو تۆناتی ڕەش و سپی هیچ ڕەنگیکەی تیانە بوو چونکە لەوێ پەیامێکی کەم هەبوو پاش 36 ساڵ ئەنفال لە زاکرەی ئێمە چی جێهێڵە هەم لە ڕووی دیزاینەوە کاریگەریەکەی چۆنە هەم لە ڕووی فۆرمەکانە هەم لە ڕووی ڕەنگەکەەوە بۆیە ڕنگ وەکو وتم ئەو پالێتە لەبەر دەستمانایە ئێمە بمانەیە بە چمە بەسێ کۆنسێپتەکە زۆر مهمە کۆنسێپتی ئیش زۆر مهمە کە تۆ بۆچی ئەتەوێ ئەمە بکەیت وەڵامت چییە چونکە هونەرمەند وەکو ئەبێ وەڵامی هەموو ئەو پرسیارانەت لابێ کە بۆ ئەو ڕەنگە بەکارێنی بۆ تەکنیکە بەکارێنی بۆ بابەتە بەکارێنی بۆیە یعنی من هەتا لەوەی هەڵەبجە زۆر قسە لەسەرەوە کرا باشە تۆ باسی ئازارەکە ئەم هەموو ڕەنگەت چییە تۆ بێ هەڵەبجە بە ڕەش و سپی بێ هەمووی ڕەنگی خەمناک بێ ئێوتم گەر تۆ تەماشای کولتوری ئێمە بکەی کولتورێکی پڕەنگە تێگەی ئەم ئینسانانە قوربانین ئەمانە بڕیاریان نەیاوە نەمێنن بەڵام ئەمان نایانێ ژیانی ئێمە و دوای ئێمە خەمناک بێ لەم کتێبی تابلۆ شارەیە یەکەم جار وێنەکەت کێشاوە یاخود یەکەم جار تێکستەکەت نووسیوە بۆ ئەوەی کە بتانی هەردووکیان پێکەوە بگونجێنی لە ڕاستی ئەمە ئەزمموی 1 ساڵ بوو کە چوون بۆ دەوام لەناو سیارەکە هەر بە تەلەفونەکەم بە نۆتەکە تێکستێکمە نووسی بیرۆکەیەک باشە کاتچوون بۆ دەوام بەیانیان عادەتەن زۆر ڕۆشتم شعرەکەم یا تێکستەکە تەکمیلە کرد دوایی هێڵکاریەکم بۆ کرد سکانمە کرد هەر بە فۆتۆشۆپ پرنتمە کرد ئەمە ئەزمموی 1 ساڵ جا زۆرکان بە تەلەبەکان مەڵێم ئەڵێم ئەمە سەرپارچەی کاتە ئەو کاتانەی کاتی مردووە تۆ ئەتوانی بەرهەمێکی هونەری لێ بخۆڵقێنی ئەمە بەرهەمی 1 ساڵ
ئەو کارکردنەیە کە شاعرەکان پێشتر نووسی من دوای هێڵکاریم بۆ کردو دوایی بە دیجیتال ئارت مازومان کردی زۆر بەخێر بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئێوەی